بە عایشە فەرمێ دایکی ئیمانداران ئەوە فەرمێ دایکی ئیمانداران ئەی پێغەمبەری خوا ئەم ئایەتە بۆ ئەو کەسانەیە کە خراپەکارن پێغەمبەری خوا فەرمێ نا ئەژە بۆ ئەو کەسانەیە کە ئەم بە ڕۆژوو بۆ ئەو کەسانەیە کە نوێژ دەکەن لە خوا دەترسن بەڵام ترسەکەیان لەوە زیاترە ئایا ئەو عیبادەتیان قبوڵ دەبێ یان نا چونکە ئێمە ئێستا عیبادەتمان کردووە چەند ڕۆژێکی کەممان ماوە ئەوەی کە لای من و تۆ گرینگە ئەوەی لای کەسێکی ئیمانداری ڕاستەقینە زۆر کە غەمی بێ و لە خەیاڵی بێ ئەم کردەوانەیە کە کردومانە ئایا وەردەگیرێ یان نا ئەوە گرینگە یەک شت مهمە کە ئێمە لەم ڕۆژانە کە دەچێت لامان کە زۆر بە گرنگ دای بنین ئەو شەوەیە دوعای زۆر بکەین بۆ عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بێ ئەمە گرنگە بۆیە پیاوچاکان وابوونە لە کۆتاییدا وەک چۆن دەفەرمێ بە دایکی ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتەکە ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ كونوا لقبول العمل أشد اهتماما منكم بالعمل واتاج حريص با دز بقرا هو كنوي كردوكا بكي كردوكا كر زياتر بايغ بدا بوي كقبول دبي واتا يما كاتي روجو دغرين او توانين روجو بغرين بلام آية تشيشتي لنا روجو دا روجا كمان مقبولة كادز بغرين او غرين كاتي شونيوجي دكين چی شونيوجي اخوا ستاست اويتي او بكين هر كرداري صدقه دكي زكاة دكي كحجة كعمره أمانة كهموي أنجام دي جرينج أويتو فكر لو بكيتوا أم كردوا كمن ديكم أم شاك أم باشا شون خواي پروردگار زياتر لمن وري دقري ولا تو وري دقري إنسان كردوي شاكي كرد بايغ بدا بوي كخواي پروردگار خواي متعال كوري دقري وكشون إمام علي فرمي رضا ورحمتي خواي لبي بياو شاكي كتير ده فرمي